پێویستی بوونی بەدیلێکی کرێکاری و جەماوەری. شۆڕشی شکۆجاری خەڵکی ئێران پێویستی و زەرورەتی بوونی بەدیلێکی جەماوەری بە قازانجی کرێکاران و زەحمەتکێشانی ئێرانی هێناوەتە سەرەوەی دەستوری کارەوە. دنیای دابەشبوو لە نێوان دوو چینی سەرەکی واتە چینی کرێکاری سەروەت و ئاسایش ئافەرین و چینی سەرمایەداری مشەخۆر بەگشتی لەژێر حاکمیەت و دەسەڵاتی بورژوازی و دەوڵەتەکانی خزمەتگوزاریدایە. سیستمی سەرمایەداری تەمەنی تاریخەکەی بەسەر چووە و خۆی و دەوڵەتەکانی زۆربەیان بوونەتە بەدیهێنەری موسیبەت و نەهامەتی. هەر لەبەر ئەوەیە کە هەرجارە و لە گۆشەیەکی ئەم دنیایە شاهدی هەڵچوون و ئاخێزی شۆڕژگێرانەی کرێکاران و زەحمەتکێشانین لە دژی ئەم نیزامە. شۆڕشێک کە لە ئێران لە ئارادایە یەکێک لەوانەیە. کرێکاران شۆڕژگێران و ئازادی خوازەکان لە ئێران لە ساڵەکانی 1356 و 1357 لە دژی حکوومەتی دیکتاتۆر و گەندەڵی پەهلەویدا دەستیاندایە شۆڕش و ڕاپەرین. ئەوان بەبێ هەبوونی ئاڵتەرناتیڤێکی کرێکاری و شۆڕژگێر و دیمەنگایەکی ڕوون سەبارەت بە داهات و بەشداریان لە شۆڕشدا کرد و بەدانی هەزینەیەکی قۆرس حکوومەتی استبدادی محەممەد ڕەزاشا کە پشتی بە ئەمپریالیزمی ئەمریکا بەستبوو ڕووخاند. ئەم کەم و کۆڕی و خاڵە لاوازە سەرەکیە لە پاڵ لاوازیەکانی دیکەدا بوو بە هۆکاری ئەوەی کە بورژوازی ئێران بە یارمەتی ئەمپریالیستیەکان و لە سەروویانەوە ئەمریکا حکوومەتێکی دیکتاتۆری و دژە کۆمۆنیستی دیکە لە ژێر هەدایەتی ئیسلامی سیاسیدا بەسەر خەڵکی ئێراندا داسەپێنن. خۆمەینی وەک ڕێبەری ڕەوتی ئیسلامی تا بەر لە بەدەسەڵات گەیشتنی وعدە و بەڵێنی ڕەچاوکردنی مافەکانی مرۆڤ، دیموکراسی، ئازادی کۆمۆنیستەکان لە دەربڕینی بیر و باوەڕ و هەڵسوڕانی سیاسی، یەکسانی ژن و پیا و دابینکردنی مافی کەمینە نەتەوەی و مەسهەبیەکانی دەدا و دەیوت کە ئاو، کارەبا و گواستنەوە و گەیاندنی گشتی بە خۆڕایی دەبێت و بە کەڵوەرگرتن لە پارەی نۆت ماڵ بۆ هەمووان دروست دەکرێت و هەژاری ڕێشەکەش دەبێت. ئەو کەسانی دەوروبەری لە ژێر چەتری ئەم وعدە و بڵێنە درۆیەنانەدا حیزبوڵڵاییەکانیان لە نێوخۆدا ڕێکخست و بە بیانۆی وەحدەتی کەلیمە بێجگە لە دروشمی مردن بۆشە هێرشیان دەکردە سەر هەر کەسێکە دروشمێکی دیکەی بوتایێت. ئەوان دوای پێکاتنی ژێربەژێر لەگەڵ ئامریکا و کۆنفرانسی گوادلۆپ هێرشیان بۆ سەر کۆمۆنیستەکان و نەیارانی حکوومەتی ئیسلامی زیاتر کرد. بەڵام هێزە چەپەکان، کرێکاران و خەڵکی ئازادی خواز وێڕای بەرەنگاربوونەوە لەگەڵ حیزبوڵڵاییەکان ڕاپەڕینی دوو ڕۆژەی ساڵی 57یان ڕێک خست و ڕووخانی شایان کردە بابەتێکی حەتمی. ئەوان دوای دەستپێکی حکوومەتی ئیسلامی هۆڵیاندا بە هێنانە گۆڕێ داخوازی ڕوون و دیاریکرا و درێژە بە شۆڕەشەکەیان بدەن. حکوومەتی تازە بەدانی دروشمی ناکۆک هاتە شەڕی کرێکاران، ژنانی ئازادی خواز، تێکۆشەرانی لایەنگری دەستەبەربوونی مافی نەتەوەکان. ئەوان فریوکارانە خۆیان وەک نوێنەری زاخەنشینەکان و خەڵکی هەژار دەناساند و هاوکات هێرشیان دەکردە سەر کرێکارانی پێشڕە و شۆراکانیان و هەڵیان دەوەشاندنەوە. خۆمێنی بە دەرکردنی فتوایەک سەبارەت بە پۆشینی ئیسلامی ژنان بە زۆرەملێ لە ڕۆژی 16 مانگی ڕەشەمەی 57دا شەیپوری هێرشکردنە سەریانی لێدا. ڕێکخراوە چەپ و کۆمۆنیست و ڕێکخراوە دیموکراسی خوازەکانیشی پێ بەپێ ئەوانی تر دایە بەر هێرش و دواتر بە شێوەیەکی وەحشیانە هێرشەکانی بۆ سەر خەڵکی کوردستان دەست پێ کرد. ئەو زیندانانەی کە خۆمێنی بەڵێنی دابوو بیان کاتە موزەخانە بوونە جێگەی ئەشکەنجەدان و کوشتارگای کرێکارانی پێشڕۆ، ژنان و پیاوانی کۆمۆنیست و ئازادی خواز. سەرانی حکوومەتی تازە کاتێک هەستیان بەوە کرد ئەم کردەوە وەحشیگەریانە ناتوانن بەر بە درێژەی شۆڕش بگرن، چوو بە پیر شەڕی ئێران و عێراقەوە و وڵاتی کردە پادگانێکی نزامی و خراپتر لەوەش زیندانێکی گەورەی بە پانتایی ئێران بۆ کرێکاران، ژنان و پیاوانی ئازادی خواز دروست کرد.
ئەوان بەو وەحشیگەریانە لە کۆتاییدا شۆڕشەکەیان خەڵتانی خوێند کرد. ئێستا و لە بارودۆخێکی بە تەواوی جیاوازتردا شۆڕشێکی دیکە دەستی پێکردووەکە وەک ئەوەی پێشوو خاوەنی ناوەڕۆک و جەوهەرێکی چەپە. داخوازیە ڕاگەندراوەکانی تا ئێستای ئەم شۆڕشە کە یەکگرتووی خەڵک و شۆڕشگێری بنەماکەیەتی، دابینبوونی بە تەواوەتی مافەکانی ژنان لە ڕێگای ڕووخانی دیکتاتۆرێکی نەفرەت لێکرا و کۆنەپەرستی وەک خامنەیە. بەڵام ئاخێزی شۆڕشگرانە بە لەبەرچاوگرتنی خێرایی ڕەوتی ڕووداوەکان پێویستە هەرچی زووتر لەوە واوەتر بچێت. ئێستا کە ئیسلامی سیاسی لە بەڕێوەبردننی کۆمەڵ و حاکمیەتدا شکستی هێناوە و بووەتە ئامانجی شۆڕشێکی بەرین، بە دڵنیایەوە بورژوازی بە یارمەتی ئەمپریالیزمی ئامریکا، ئینگلیز، فەرەنسا و ئاڵمان لە ژێرەوە خەریکی بەدیلسازی بورژوازی و سیکولارەکان تا ئەگەر ئەم شۆڕشە مانەوەی کۆماری ئیسلامی ناممکن کرد بۆیان، ئەو بەسەر خەڵکی ئێراندا داسەپێنن. گومانی تێدا نییە کە ئەگەر ئۆپۆزیسیۆنی بورژوازی بتوانێت ڕژیمی جێسەرەنجی خۆی لە جێگای کۆماری ئیسلامی دابنێت، کرێکاران و خەڵکی ئازادی خواز هەروە وەک کۆیلەی ئستبداد و چەوسێنەران دەمێننەوە. بەڵام بۆ کرێکاران کە شکستی شۆڕشی 57یان ئەزمون کردووە و دەرسیان لێ وەرگرتووە، گرنگ و حیاتیە کە بەدیلی خۆیان بێنە گۆڕێ و لە ڕێگەی بەشداریکردنی شالاکانە لە شۆڕشدا جەماوەری بکەنەوە.